ساڵانە و لە وەرزی هاویندا ژمارەیەکی بەرچاو لە گەشتیاران بە مەبەستی بەسەربردنی کاتەکانیان ڕوو لە زەی بچووک دەکەن لە گوندی گۆبتەپەی سەر بە ناحیەی ئاغجەلەر. بەڵام بەهۆی نەبوونی تیمێکی مەلەوانی فریاکەوتن لە گوندەکە ساڵانە ژمارەیەک هاوڵاتی لە زەی بچووکدا دەخنچێن و دەبنە قوربانی. هاوڵاتیانی گوندەکەش لە ڕێگەی پەیامەوە داواکارن لەلایەنە پەیوەندیدارەکان تیمێکی مەلەوانی جێگیر لەسەر زەی بچووک دابمەزرێنن. ساڵانە کە خەڵکان ڕوو دەکەن ئەم گوندە بۆی ئاگانادەربوون بە منداڵەکانیانەوە ئاخنچێت. بۆی ئێمە وەک گەنجانی گوندی گۆبتەپە داواکارین لە حکوومەت پێویستمان بە تیمێکی خەواسە لە ناو دیەکی خۆماندا لە ناو گۆبتەپەدا بنکێکی خەواسمان بۆ پێک بێنرێت. ئەو کەسانەی کە بەهۆی نەبوونی کارەبا و گەرمایشی زۆرەوە لە شارەکانە ڕووی تێیەکەن. بۆیە لێرە کەس شارەزای ئێرە نییە لە خەڵکی گۆبتەپە. ئەگە شارەزاشی نەبوو وایە زانێ شوێنێکە کە تەنکە بەڵام لە ڕاستیدا وانە ئەم شوێنانە هەمووی بەهۆی حەفارەکانەوە حەفاری خەسالەکانەوە کە هەڵکەنراون ئەم شوێنانە هەمووی قول بوونە کە بەهۆی قولی ئەم شوێنانەوە خەڵکەکان ئەو کەسانی کە مەلی تیاکەن نە شارەزان و مەلەش نازانن ئەبێتەوەی کارەساتێکی دڵتەزێن بەهۆی کە شوێنەکە شارەزانین یاخود ئەوانەی کە مەلە نازانن دێن مەلە ئەکەن زۆربیان بەداخەوە ئەخنچێن. بۆیە داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەین نەک بنکەیەک چەند بنکەیە دانێک لە گوندی گۆبتەپە هەر گەنجەکانی ناو خۆی سونمەند بن بۆی هەمووی مەلەوان و شارەزایە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەین چەند بنکەیەکی تیمی خەواسمان بۆ دانێن هەر لەسەر چەمەکە لە ئاغزەلەر بۆیان داناوین بەس هیچ سوودێکی لێ نابێنین. بە پێی ئامارێک کە تایبەت دەست پەیام کەوتووە لە سەرەتای ئەم ساڵەوە 79 هاوڵاتی لە سەرتاسەری هەرێمدا بەهۆی نەبوونی تیمی فریاکەوتنی مەلەوانی لەسەر زێ و بەنداوەکان خنکاون و بوونەتە قوربانی. بەڕێوبەری ناحیەی ئاغجەلەریش باس لەوە دەکات کە تیمی فریاکەوتن لە ناو ناحیەکەدا بوونی هەیە و لە هەوڵدان بۆ گواستنەوەی ئەو تیمە لە سەنتەری ناحیەکەوە بۆ سەرزێی بچووک. لە کاتی ئاگادارکردنەوەی تیمەکانمان دەست بەجێگەنە شوێنەکە بەڵام بە حکمیەوەی ناحی ئاغجە لەگەڵ گوندی گۆبتەپەیە چەند دقەیەک دوورن شوێنەکان لێکەوە بۆیە لەوانەیە دواکەوتنێک لە تیمەکانە هەبێت ئاگاتە شوێنی مەبەست بۆ ڕزگارکردنی و کەسانی کە ئەیانێ مەلە بکەن و ئەکەونە ئاوەکەوە. ئێمە داواکەین لە سەروی خۆمان و نووسراوی شەکەین سەروی خۆمان ئاگادارەکەینەوە کە ئەگەر بتوان ڕەزامانی دەربڕن لەسەرکردنەوەی یاخود گواستنەوەی تیمی مەلەوانی بنکەی بەرگری شارستانی ناحیەی ئاغجەر بۆ گوندی گۆبتەپە. لە سەرەتای ئەم ساڵەوە 32 هاوڵاتی لە پارێزگای هەولێر و 15 هاوڵاتی لە پارێزگای سلێمانی و 21 هاوڵاتی لە پارێزگای دهۆک و 10 هاوڵاتی لە ئیدارەی ڕاپەڕین و 1 هاوڵاتی لە گەرمیان بەهۆی نەشارەزایی و نەبوونی تیمی فریاکەوتنەوە خنکاون و گیانیان لەدەستداوە. بە دامەزراندنی تیمێکی فریاکەوتن لەسەر زەی گۆبتەپە ڕێگری دەکرێت لە خنکانی ئەو هاوڵاتیانەی کە ساڵانە و لە وەرزی هاویندا بۆ بەسەربردنی کاتەکانیان ڕوو لەم زەیە دەکەن. بەڵام حکوومەتی هەرێم وەکو سەرجەمبوارەکانی تری ژیان تا ئێستا بێباک بووە لە خنکاندنی ئەو هاوڵاتیانەی کە ساڵانە لە زەی گۆبتەپەدا دەخنچێن و بەهۆی نەبوونی تیمێکی فریاکەوتنەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گۆبتەپە.